لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بووندا کە ئەم بەرنامەیە تایبەتە بە چۆنیەتی دروستکردنی کەسێکی پێشەنگدا کە باسماکە کە باسی 5 بنچینەی سەرەکی دەکەین. 5 بنچینەی سەرەکی دەکەین بۆ ئەوەی کەسێکی پێشەنگ بتوانین دروستکەین. ئەو 5 بنچینە سەرەکی وەکو گوتمان یەکەمیان قیەم کە ئەو قیەمانەی کە پێویستە ئینسان گرنگیان پێ بدایان کەسێکی پێشەنگ گرنگیان پێ بدا. قیەمەکانیش 5 قیەممان هەبوو کە قیەم الئیمانیە کە باسمان کردە، هەروەها قیەم النەفسیە بەها نەفسیەکان و دەرونیەکانمان باس کرد، هەروەها بەهای ڕەویشتیشمان باس کردیان کە ئێمە ئێستا کە باسی بەهای ئەزمونیەکان دەکەین. لە پاشەوە دەی باسی بەهای عەطا بەخشین دەکەین. لە پاشەوە بنچینە دووەمیشدا باسی پلاندانان ئەوش 5 بوار لەخۆ دەگرێتەوە. هەروەها سێم بنچینە کە عیلاقات و پەیوەندیەکان چۆن بی بە شێوەیەک بی ئەوەش بە هەمان شێوە 5 خاڵ لەخۆ دەگرێتەوە. هەر خاڵێکی دەکرێتە چەند شتێک. هەروەها وزاری نەسێت توانایەکان کە ئەو توانایەکانیش بە هەمان شێوە دەکرێتە 5 شت. لە پاشەوەی پێنجەمیان بنچینەکە ئینجازەکانیش دەکرێتە 5 شت. کامە باسی قیەمی نەفسی و هەروەها قیەمی ڕەوشتیمان کرد و هەروەها هاتبووینە سەر بەهای ئەزمونیەکان. لە بەهای ئەزمونیەکان کە ئەوەکەی باسمان کردیان لە بەرنامەی 26 و 27 و 28 کە بەرنامەی ئەوڕۆ بەرنامەی 29 لە بەرنامەی 26 و 27 و 28 یەکەمیان باسی خۆشەویستی بۆ فێرموو بوونمان کرد کە دەبتە هۆی ئەوەی کەسێکی ئەزموندار و کە کەسێکی پێشەنگ دەبی کەسێکی ئەزموندار بێ لە ڕووی کەسێکی خەبیر بێ شارەزا بێ. چۆن کەسێک دەبێت کەسێکی خەبیر کە گوتمان یەکەم شت کە پێویستە لەوەی ئاڕاستە دەکەی لەو خاڵە دەست پێ دەکەی کە پێویستە زانست و زانیاری خۆشەویستی لە بۆ زانست و زانیاری هەبی. دوم خاڵ دەبتە هۆی ئەوەی کەسەکە دەبتە کەسێکی ئەزموندار و کەسێکی شارەزا باسمان کرد کە فێربوون لە هەڵەکانی خۆی کە ئەو هەڵانەی کە بەڕاستی کە دەیکا گوتمان باسی ئەوشمان کە ئینسان هەڵە دەکات و لە پاش ئەوەی لە هەڵەکانی خۆی چاو بخشێنێتەوە کە حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا کە محاسبەی ئینسان محاسبەکەی خۆی بکە کە بێتن بە خۆی هەڵسەنگاندن بۆ کار و کردەوەکانی خۆی بکە پێشەوە هەڵسەنگانی بۆ بکرێت. هەروەها سێم شت باسمان کرد کە باسی ئەزموونی کەسەکانمان کرد. ئەزموونی کەسانی تر کە پێویستە کەسی پێشەنگ کە سوود لە ئەزموونی وەرگری ئەزموونی کەسەکانی تر وەربگرێت. ئەو ئەزمونش کە باسمان کرد دوو جۆرە ئەزمونمان باس کرد کە کەسی ئەزموونی سەرکەوتوەکان کە ئەو کەسانی ناجحن و هەروەها کەسانی سەرکەوتونە کە بەڕاستی ئێمە سوودیان لێ وەربگرین ئەو کەسانە چ هۆکارێک بوون چ بنچینەیەکیان گرتەبەر توانیتیان کە بەو شێوە بێت. زۆر زارەیە کە تەماشا دەکەی کەسێکی پۆلی 12 ناوەندی چۆن توانیتی ئەم نمرە جوانە بێنی دەتوانی سوودی لێ وەرگریت لە ئەزمونەکەیدا. ئەو ئەزمونەی کە بەکاری هێنایە لە شێوەی خوێندون هەروەها لە چۆنیەتی خوێندن و هەروەها لەو شوێنی کە دەرسی تێدا خوێند و هەرو مامۆستایان دەرسیان پێوتووە بە شێوەیەک پێیانوتەوە بە هەمان شێوە ئەو بابەتان دەگرێتەوە کە ئەو لە ئەزموونی ئەو کەسە بەڕاستی سوود وەردەگرێت. هەروەها باسی ئەزمونیش کەس خواردوەکانیش بە هەمان شێوە تۆ ئەزمونیش کەس خواردوەکان دەخوێنی یان دەیبینی یان دەیبیستی کە بە هەمان شێوە بۆ ئەوەی هێزی شکست خواردن گوتمە هێزێکی چاکە کە ئینسان بێت و سوود لێ وەربگری. چونکە دەبینین ئەو شتانێکی ئێستاکەی من قسەی دەکەم یان تۆ قسەی دەکەی یان ئەو دەڕوایە ئەو بوویتە شتێک کە پۆستێکی هەیە یان بوویتە فەرمانبەرێکی چاکی یان بوویتە هەر شتێکی وەرگرتیە لەم ژیانەدا کە لە سەرنجامی سەرنجامی شکستێکی خواردیە لە ژیان. ئینجا بەو شکستیانە وای لێ کردووە کە فێربی ئەو فێربوونە وای کردی ئەزمونەکەی لەوە دروستکرێت. کامڕۆ دەباسی خاڵی چوارەم و پێنجەم دەکەین. خاڵی چوارەم و پێنجەم کە خاڵی چوارەم تاقیکردنەوە کە پێدەێ تاقیکردنەوە سەرکێشی لە زانست و کارکردندا کە ئەو بابەتێکی گرینگە بەڕاستی کە باسی تاقیکردنەوە دەکەم یعنی کە کەسەکە بەخۆی شتەکان تاقی بکاتەوە کە گەر بێت و تاقی نەکرابوونەوە نەترسێ لەوەی گەر بێت و شتێک تاقی نەکرایتەوە یان کە بێت و کاکە سەرکێشیە
سەرکەشی یان مغامرە باز دەکەین چ جۆرە سەرکەشیەک و چ جۆرە مغامرەێک لە ئیسلامدا کە بەڕاستی ڕێگای پێ نادرێ و کەروەها ئیسلامیش جیتی بەڵام مەبەست لە تاقیکردنەوە کارانە کە لە شەرعدا کە کاتێک باسی تاقیکردنەوە دەکەین باسی ئەو جۆرە ئەو کاران دەکەین کە لە ڕوانگەی شەرعدا بەڕاستی هانمان دەدەن لە بۆ ئەوی تاقیکردنەوەی تێدا بکەین بۆ ئەوی بگەینێتی بگەینە شتێک کە خوای پەروەردگار داوای ئینسانەکان دەکا تعقل بکەن لەو شتانە یان تێفکردن لەو شتانە مەبەست لێرە خوای پەروەردگار بۆ ئەوەی چیە بۆ ئەوەی معلوماتێکی نوێ یان داهێنانێکی نوێ یان تاقیکردنەوەیکی نوێ ئەنجام دەین بۆیە کاتێک تەمەشا دەکەین مەسەلەی تاقیکردنەوە تامێکی تایبەتی هەروە تامێکی زانستی قوڵی هەیە کە خۆت دەگەی بە ئەنجام کە بەڕاستی تامێکی زۆر گەورەیە کاتێک تۆ دەی تاقیکردنەوەیەک دەکەی ئەو تاقیکردنەوە یان دەی لە شتێک دەکۆڵی ئەو شتە کۆڵینەوە یان کارێک دەکەی ئەو کارەیە کەم کەس کە دەیکەی ئەنجامێکی زۆر جوان بەدەستدەینی بەڕاستی زۆر تامێکی خۆشی و هەستێکی زۆر خۆشیە هەروەها کەگەر بێت و شتی گەورە شتێکی گەورەیە کە باسی تاقیکردنەوە هەروە باسی سەرکەشی دەکەم بەڕاستی کارێکی زۆر گەورەیە هەموو کەسێک ئەنجامی نادات ئللا کەسەی نەبی کە سیفەتی پێشەنگبوونی تێدابی بۆیە دەبینیم پێشەنگەکان بەڕاستی دەبی کەسانێک بن کە حبی تاقیکردنەوەی شتەکانیان هەروەها حبی سەرکێشیەکیان تێدابی ئەو جۆرە سەرکێشیە کە بریتیبی لە سەرکێشیەکی منضەبیت سەرکێشیەکی کە ئیسلام ڕێگا پێدابی زۆر بێ ترس لە تاقیکردنەوە هەیە گومانی تێدانیم کە زۆری ئینسانەکان ترس لەوەی دەکەن کە ئەگەر بێت و شێک تازە یان کەسەکە بازرگامی دەوێت ئەو بابەتە بینتە بازاری هەرێمی کوردستان یەکەم کەسە دەینی دەترسێ بەڵام باش بزانی ئەو کەسێک کە یەکەم زار شتەکە دەینی قازانجی زیاتر دەکات چونکە مغامرە و سەرکەشیەکە ئەگەر بێت و شتەکە دروست بی و هەروە حەلالێک بی و هەر ڕێگا پێدەبێت ئەو زۆرە سەرکەشیەکی چیە سەرکەشیەکی ئیجابیە سەرکەشیەکی کە قازانج تێدا بۆ ترس لە تاقیکردنەوەی نەزانراوەکان لە زۆربەی مرۆڤەکاندا هەیە ئینسان بخۆی مرۆڤ لە شتە نەزانراوەکان و نادیارەکان دەترێت بەڵام کەسی پێشەنگ نابی ئەم سیفەتی تێدابێت دەبێت سیفەتێکی جەری تێدابێت سیفەتێکی ئازادی تێدابێت ئازابێ کە بۆی کە لە نەزانراوەکان نەزانی ئەم ڕێگایە ئەگەر بێت و تاقیمکردنەوە ڕێگایکی شەرعیە و دروستە خوای پەروەردگار ڕێگای پێدا بەکاری بێنە ئینشاءڵڵا نەتیجەکەی دەبێت بۆیە سەرکەشیکردن لە تاقیکردنەوەکان پێویستە بۆ پێشەنگ کە کاتێک کەسێکی پێشەنگ دەبینی کە پێویستە سەرکەشی بکات لە مغامرە بکات لە تاقیکردنەوەکانی شتەکان چونکە سەرکەشیکردن ئامانجی گەورەی دەبێت بۆ زۆر جار دەبینی کە کەسێک سەرکەشیێکی کردی لە بوارێک لە بوارەکانی ژیان هەروەها گەر بێت و تەماشا چەند نمونەیەک بەکاردەهێنین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە لە شەڕی بەدردا کە کاتێک و سەرکەشیە تۆ بچی لەگەر کۆمەڵە کەسێک بە شەڕبەی کە ئەو کۆمەڵ کەسە لە ڕوانگەی توانای مرۆیی و هەروە توانای سەربازی لە تو بەهێزتر بوون هەروە عەدەدیشیان لە تو کەسێ ئەوەندە بن بەڵام کە تەماشا دەبین کە جەنجی ئوحود کە جەنجی بەدر کە لە حەفتەی ڕەمەزان لە ساڵی 2 هیجری ڕوویدا کە عەدەدی موسڵمانەکان دەرێن ناگاتە 300 314 بەو دەرەجەی 315 ژمارەکان بەو شێوەیە بەڵام کاتێک دەبینی مشریکەکانی مەککە کە ژمارەیان 1000 نەفەرە بەڵام ئەم جۆرە خوای پەروەردگار کە باسی تاقیکردنەوەیە کە سەرکەشیەکە ئەو سەرکەشیەش کە دەبتە هۆی چییە کە سەرکەشیەکی چییە کە ڕێگا پێدراوە لە شریعەتی ئیسلامیدا کە بۆ هۆی نەسڕەتی ئیسلام و بووە فەسڵ بۆ کۆتایی شەڕ کە بۆ هۆی ئەوەی کە خەڵک بە زۆر بە ئازادانە و هەروە سەربەستانە بێتە ناو ئیسلامدا ئەگەر بێت و بەم زۆری ئێستا کە فکر بکەینەوە برین 314 نەفر چۆن دەتوان 1000 نەفەر شەڕ لەگەر 1000 نەفەر بکەن بەڕاستی شتێکی ئەستەمانی هەر یەک نەفەر سێ کەسی بەبەر دەکەوی چۆن بتوانی شەڕ لەگەر ئەو سێ کەسانە بکە هەمووشیان کە لە ڕووی ئەسلیحە و لەو شتانە لە بەرامبەرەکەی چیا بەهێزترن بەڵام کاتێک دەبینین ئەم جۆرە سەرکەشیەکە مسلمانە ئەنجامیاندان و سەرکەوتوشیان بەدەستهێنا بۆیە کاتێک کە دوو جۆرە سەرکەشیمان هەیە سەرکەشیەکمان هەیە سەرکەشیەکی دروست و ڕێگا پێدراو کە کاتێک لە ڕوانگەی دەقەکانی شەریعەت و مەبەستەکان ڕێگا پێدراون ئەگەر بێت و ئەو سەرکەشیە ئەگەر بێت و لە
پێچەوانەی دەقی شەریعە ئیسلامی نەوە هەرو پێچەوانەی وەبەستەکانی ئیسلام نەوی بەڕکو کۆک بوو هەروەها ڕێگە پێدراو بوون ئەو زۆرە سەرکەشیەتیە دروستە بۆیە کاتێک دەبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم صحابەکان دەرێشەکەونە إلى رسول الله صلى الله عليه وسلم وهو متسون بردة له في ظل الكعبة فقلنا ألا تستنصر لنا ألا تدعو لنا كاتێک بە هەمان شێوە کە تووشی ناخۆشی بوو تووشی ئەوەی بوونە کە سەر دەترسێن پیغمبر صلى الله عليه وسلم سيفين فقد كان من قبلكم يؤخذ الرجل فيحفر له في الأرض فيجعل له فيه فيجاء بالمنشار فيوضع على رأسه فيجعله نصفين ديكات دو بارس أم كابراج بهماشي وسيل الذين كي خوي ناقرتوا كاتيك باسي أصحابي خدود دكين كأصحابي خدود أو سركشيان كردو لباشو إيمانيا بو جنزهنا لباشو همو الفوتانش بەڵام خوای پەروەردگار بە فەوزی عەظیمی دانە بە فەوزێکی گەورەی دانەیە بۆیە هەموو سەرکەشیەک لە ئیسلامدا حرام نییە بەڵکو ئەو سەرکەشیانی کە دەبێت هۆی نەسڕەتی ئیسلام و هەروەها کە دیفاع لە عەقیدە و بیر و باوەڕی خۆت دەکا ئەو موسڵمانێک کە ئەو سەرکەشیێکی دروست و چاکە بەڵام ئەگەر بێت و تەمەشا بکەین هەندێک سەرکەشی هەیە کە بە هیچ شێوەیەک ڕێگا پێ نەدراوە کە کاتێک دەبینی ئەو کەسەی کە لە شەڕێک لە شەڕەکانی کە باسی حونەین کە شەڕی حونەین کە یەکێک لەو کەسانی تێدا بۆ کە کەسێکی زۆر ئازا بۆ زۆر بەجەسارە و هەروەها زۆر بە ئازایی و هەروەها بوێرانە شەڕی کردووە لەگەڵ کافرەکان و چەندەها کافریش کوشتێ بەڵام کاتێک کافرەکان برینداری دەکەن لە پاش ئەوەی ئەو برینەی زۆر دەبێت و ئێشی زۆر دەبێت و لە پاش ئەوەی کە سەبر ناگری سەرکێشی دەکە خۆی دەکوژی سەرکێشیەکی مغامرەیەکی خراپ دەکە خۆی دەکوژی بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبووە فی النار کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەڵێ چی پێی دەڵێ ئەو جۆرە کەسەی کە بەم شێوە مامەڵە دەکا کەوە فی النارە بۆیە کەسی پێشنگ دەبی سەرکەش بی هەروەها دەبی تاقیکردنەوە بکە بەو هۆی ئەو تاقیکردنەوە بتوانی ئامانجێکی گەورە دروست بکە بەهۆی تاقیکردنەوەکان بتوانی ئەزمون دروست بکە ئەزمونێکی دروست بکە بەڵام بەڕاستی دەبی ئاگادار بی هەموو تاقیکردنەوەیەک نا کە ئینسانەکە چیە کە ئینسانەکە دەی بزانی لە ڕوانگەی شەرعدا ڕێگە پێدراوە بۆیە ئێمە باسی هەندێک سیفاتی ئەو کەسە دەکەین کە کەسێکی سەرکەشی تێدایە یەکەم وا دەزانی کە کاتێک باسی کەسێکی سەرکەش دەکەین کەسێکە کە بەڕاستی کەسێکی نەزانە و کەسێکی کە سەرشێتانی و بۆ بابەتانە بی نەخێت کەسی مغامر کە باسی سەرکەشیەکی ئەرێیی دەکەین ئەو جۆرە کەسێکی کە جەریئە هەروەها شوجاعە کە کەسێکی جەریئە و چاونەترسە و هەروەها کەسێکی ئازایە هەروەها پابەندبوونی تەواویش هەیە کەسێک نییە وەڵڵاهی کاکە لەبەر ئەوەی سەرکەش دەکا و یان مغامرچیە لەبەر ئەوەی کەسێکی پابەندبوونیە مەخر پابەندبوونێکی تەواوی هەیە بەکارەکەی خۆی هەروەها القدرة على الاستماع توانەیەکی تەواویش هەیە لە بۆ ئەوی گوێ لە خەڵک بگرێن چونکە بەڕاستی زۆر کەسێ دەرێ بەڕاستی ئەو کەسێکی سەرڕۆیە باسی سەرڕۆی ناکەن کەسی سەرڕۆ کە گوێ لە کەس نایە بەڵام کەسێکی سەرکەشی ئەرێیی کە ئەو کەسێکە کەسێکی ئازایە و جەری ئەو هەروە پابەندی تامیشیە بەچێ بە شریعەتی ئیسلام بە هیچ شێوەیەک لە ئیسلام لا نادا هەروەها القدرة على الاستماع هەروە گوێگرێکی باشە بۆ شتەکان و هەروەها دەیەوێ بەڕاستی کاتێک ئەو سەرکەشیە دەکە ئەو سەرکەشیەی نەبتە هۆی زەرەر بۆیە گوێگر دەبی هەروە نەظرة الأشمال هەروەها کاتێک تەمەشای شتەکانیش لە تەمەشاکردنیەکی شامل و کامل تەمەشا شتەکان دەکا نەک بڵێ وڵای کاکە لە بێ عەقلیتی ئەو سەرکەشەی دەکە دەبی جودا بکەین و ئەگەر بێت و کەسێک سەرکەشی کرد مغامرەیەکی کرد بازرگانیەکی کرد یان کارێکی ئەم کارە لە سەرنجامی پلان و هەروە شەو نخۆنی و هەروەها لێکدانەوەی بابەتەکە بوو ئینجا ئەو کەسە پێی دێنێ سەرکەشیەکی ئەرەیی بەڵام ئەگەر بێت و کەسەکە هەروە کارەکەی بۆ هاتوو وای حەز لێ بۆ ئەم کارە ئەنجامدا ئەوە پێی دێنێ سەرکەشیەکی نەرەیی کە سلبی تێدا دەبی بۆیە دەبی ئێمە بەڕاستی سیفەتی ئەو کەسە بزانین کە سەرکەشی تێدایە دەینە سەر خاڵی پێنجەم کە خاڵی پێنجەم و کۆتایی لە بەها ئەزمونیەکان هەبوونی ڕۆشنبیریەکی گشتی ئەو کەسەی کە دەیەوێ ببێتە ئەو پێشەنگەی دەبێت بۆ ئەوی بێ خەبیر بێ بۆی شارەزاوی بۆی ئەزمینێکی تەواوی هەبێ لە بتوانی کاریگەریش تەواوی هەبی لە کۆمەڵگایەکەی خۆی دەبێت ڕۆشنبیری گشتی هەبی دیارە بابەتی ڕۆشنبیری بابەتێکە ئەگەر بێت تەنها ڕۆشنبیر وەرگرین چۆن ڕۆشنبیری پەیوەندی بە بیر و باوەڕیە هەروە پەیوەندی بە هونەری هەیە پەیوەندی بە ڕەوشت هەیە پەیوەندی بە یاسا هەیە پەیوەندی بە دابوونەریت هەیە هەروەها پەیوەندی بە چەندەها واریتر هەیە کە ئەو ئینسانەوە لێ دەکەن لە مجتەمەعەدا ئەم شتانە وەردەگری ئەوانە هەموو کاریگەری لەسەر هەیە بۆیە ئەگەر بێت و بنچینەی ڕۆشنبیری سلوکە
هەر سلوکێک بێ سلوکەکە سلوکێکی اعتقادی بی یان سلوکێکی هونەری بێ یان ئەخلاقی بی یان قانونی بی یان بەعادەتی بی وەثە دووەمیان کە ئیستیمڕاریەت لەسەر ئەو سلوکەی بکە ئەو سلوکەی هەبی لە پاشە ئیستیمڕاریەت لەسەر بکە ئیستیمڕاریەت لەسەر بکە لە پاشە ئەو ئیستیمڕاریەتە تەنها لە من نا لە چەندەها جیلی تر دووبارە بێتەوە تەڕاکوم کە لەسەر یەک ئەو پێی دەوترێت ثەقافەت. بۆیە ئێمە باسی زۆرە سەقافەتێک دەکەین ڕۆشنبیریەکی گشتی کە دەرێ ڕۆشنبیری گشتی مەبەزمان لە ڕۆشنبیریەکی گشتی کەسەکە ڕاستە لە بوارێک لەو بوارێک کە بەخۆی پسپۆڕۆڵێ هەموو بە دەقیقی بە پسپۆری خۆی کە شارەزایەکی تەواوی بەڵام بە هەمان شێوێ لە بوارەکانی تر بۆ نمونە کەسێک دەبینی کە لە بواری فقی ئیسلامیدا شارەزایە بەڵام لە هەمان کاتیشدا گرنگی بە جوگرافیا دەدا گرنگی بە مێژوورەدا گرنگی بە مەسائلە طبی دەدا گرنگی بە مەسائلی هەندەسە دەکە بە گرنگی بە مەسائل بیرکاری دەکە گرنگی بە فەلەک دەدا لە هەموو بوارانەدا شتێک دەزانی لە هەموو بوارانە شتێک هەر معلوماتێک هەر بابەتێک هەر بوارێک لە ژیاندا هەبی خۆی شتێک لەسەر دەخوێنتەوە بۆ ئەوی شارەزایەکی هەبی بۆیە دەڵێن ئەو کەسە بۆ کەسەی دەوترێت کە ڕۆشنبیری گشتی ئەوەیە لە هەر شتێک هەندێکی لێ بزانێت تا قسەی لەسەر بکە بۆیە ئەمە دووشتمانێ ڕۆشنبیری گشتی کە حیکمەت دروست دەکات و کەسێک دەبێتە کەسێکی دانا و کەسێکی زانە بەڵام ئەگەر بێت و لێک بوار بوو ئەوە کەسێکی زانا دروست دەکات کەسێکی زانە لەو وارە دروست دەکات بەڵام کەسێکی حەکیم لەوانێ دروست نەکات کەسێکی حەکیم دروست دەکات بۆ نمونە زۆر زات تەماشا دەکەین کە تەنها کەسێک پسپۆریەکی تەوا هەیە لە بواری هەندەسە بەڵام لە بواری هەندەسە زانایە بەڵام لە بوارەکانی تری ژیان لەبەر ئەوەی کتێبی تری لەسەر نەخوێنتەوە لەسەر بامونم جوغرافیا و مێژوو و کۆمەڵناسی و دەروونناسی و فەلسەفە و ئیدە بواری ئاینی و هەروە و بواری زیندەوەرزانی و بواری طبی لەوانەیە لەو بواری خۆ اختصاسێکی تایبەتی بەڵام کاتێک دێ باسی ئەو بواری دەکە دەبێت گوێ بگرێت لە کەسێکی زۆر ئاسایی و زۆر تەبیعی بۆیە دەڵێن ڕۆشنبیری گشتی دەبێت ئەوەیە کە فێربوونی حکمت و دانایی کەسەکە فێرە دانایی و حکمت دەکات هەروەها فێر وا لە کەسەکە دەکات چۆن مامەڵە بکات لەگەر جیاوازیەکان چونکە گەر بێت ئەو کەسەی ڕۆشنبیریەکی گشتی هەبوو کەواتە معلوماتی گشتی هەیە لەسەر ئەدیانەکان لەسەر ئاعرافەکان لەسەر نەتەوەکان هەروە لەسەر زانستە جیاوازیەکان دەبێت هۆی ئەو زۆرە کەسە چی ئەو زۆرە کەسە زۆر بە ئاسانی زۆر بە شێوەیەشی دروست مامەڵە لەگەر جیاوازیەکان دەکەن بەڵام کاتێک کەسێک تەنها لێک لە بوار شارەزایە تەنها یەک بوار دەخوێنێتەوە لەوانەیە ئەو بواری خۆی بکاتە پەیوەند لە بۆ هەموو شتەکان لە بۆی تووشی چ دەبێت تووشی ئەوەی ناتوانی هەڵسەنگاندن بۆ جیاوازیەکان بکات هەروەها چۆن دەتوانی چۆن گۆڕانکاری ئەرەیی بکات هەروە ئەگەر بێت و کەسێک ئەگەر بێت و ڕۆشنبیری گشتی هەبی کە ڕۆشنبیری گشتی هەبوو ئەوە دەتوانێت گۆڕانکاری ئەرەیی بکات لە ژیانی خۆیدا چونکە دەبێتەوە هۆی نوێبوونەوەی زانست و زانیاریەکان کە تەمەشا دەکات و ئەو ڕۆشنبیریە گشتەوەی لێ دەکات و کە سەیرێکی نەتەوەی تر بکە سەیرێکی کە عادەتی خەڵکی تر بکە کارسەنگانیشتر لەو بۆ بکات و بە چاوێشتر تەمەشای بکات و هەروەها بتوانی مامەڵەیەشی تەندروستانەیان لەگەر بکات بۆیە ئەم چوار بەرنامەی کە 26 و 27 و 28 و 29 کە باسمان کرد باسی بەها ئەزمونیەکانمان کرد کە چۆن دەتوانین بەهایان شارەزابوونەکان کە چۆن دەتوانین کەسێکی پێشەنجی شارەزا یان کەسێکی پێشەنجی بە ئەزمون دروست بکەین کە ئەو پێنج خاڵا گوتمان لەو پێنج بەهایە کۆ دەبتەوە یەکەمیان کە کەسەکە خۆشەویستی تەواوی هەبێ لە بۆ زانست و زانیاری کە عاشقی چبی عاشقی زانست و زانیاری بی دووەمیان باسمان کرد کە پێویستە لە هەڵەکانی خۆیدا هەڵەکانی خۆ فێربی سێمیان باسمان کرد کە پێویستە لە هەڵەی کەسانی تر لە ئەزمموی کەسانی ترسیا لە ئەزمموی کەسانی تر فێربی چارەمیان باسی ئەومان کرد کە تاقیکردنەوە بەخۆ تاقیکردنەوە بکات بەخۆ کارەکان ئەنجام بۆ ئەوی شارەزە و ئەزمون بێ کاتێک حتممە کە ئینسانیش کە کاتێک تاقیکردنەوە دەکات زۆر زاربێت تووشی هەڵە دەبێت ئەو هەڵانەوەی لێ دەکات تاقیکردنەوەکانی هێدی بەرەو پێش دەچون ئاخیرەکەی ئەنجامێکی جوان و ڕێک و پێچ دەبی ئاخیرشت پێنجەمی خاڵکە گوتمان دەبێ هەوڵ بدە ڕۆشنبیریەکی گشتی هەبێ کە کەسێکی شارەزا و بە ئەزمون بێت تاکو بتوانی خۆی بگونجێنێت لەگەر جیاوازیەکان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا